بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت و ئەم کاتە و گشتکاتێکتان باش بەڕێزان کارزان مەحموودم خۆشحاڵم لە ڕووماڵێکی نوێ لە سەر نوێترین پێشهاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا دەبم بۆ شیکردنەوەی زیاتری ئەم پێشهاتە نوێیانە. بەرەبانی ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتارێکی هەبوو لە کاتێکدا جیهان هەمووی چاوەڕوانی ئەوە بوون کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تاکلانە جەنگ ڕابگرێت بۆەوەی کە هەلومەرجی دانوستان و ڕێکەوتنی ئێران و ئەمریکا لەسەر قۆناغی داهاتوو بێتە پێشەوە، بەڵام پێچەوانەی هەموو چاوەڕوانیەکان سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناوەڕۆکی وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد کە ئەوان درێژە بە جەنگ دەدەن و دووسێ هەفتەی دیکە جەنگ بەردەوام دەبێت. ئەمەش لە هەموو ئاستا ناوخۆیی و بازاڕەکانی وزە وەروە لە هەموو ئاستەکانی بازرگانی کاردانەوەیەکی زۆر جیاوازی لێکەوتەوە. ئەمریکا و زیاتر لە مانگێک دەبێت کە لەگەڵ ئیسرائیل هێرشیان بۆ سەر ئێران دەست پێ کردووە. لە نوێترین قسەکانی دۆناڵد ترامپدا ئاماژەی بۆ کرد کە ئێمە هەرگیز نایەڵین ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئەم سەی دۆناڵد ترامپ لە کاتێکدا کە لە ڕۆژانی ڕابردووی جەنگدا دەیان جاری تر ئاماژەی بۆ کردووە کە ئێرانمان بەیەکجاری لە دەستگڕاگەیشتن بە چەکی ئەتۆم دوورخستوتەوە. تا ڕادەیەک قسەکانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر جار دژێکی تێدا دروست دەبێت، بەگشتی ئەو فشارانەی کە سیستمی وزەی جیهانی لەسەر ئەمریکا داینابوون، بە تایبەت چین کە یەکێک لە زلهێزە ئابوووریەکانی جیهانە لەسەر ئەمریکا کە وا چاوەڕوان دەکرا ئەمریکا بێتە ژێرباری قسەی هەندێک وڵات و ئەم شەڕە ڕابگرێت. ئەم فشارانە چیان لێهات؟ ئایا ئێران تاوەکو ئێستا هێناوێتی چی دەکات بۆ قۆناغی ئاین؟ دەتوانێت ڕوبەڕبوونەوەی ئەمریکا و ئیسرائیلی هەیە لە ناوچەکەدا؟ کاریگەریەکانی ئەم جەنگە لەسەر وڵاتانی کەندا و لەمە و دووە لە قۆناغی دووەمی جەنگ چی دەبن؟ ئەمانە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح چاودێری سیاسی لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت. دیارە ئەم پێشهاتە نوێی کە ئێستا هاتوتە پێشەوە پێشاتێکی زۆر مەترسیدارە بۆ بازاری وزەی جیهانی، بۆ پێیکە بەشێک لە وڵاتانی ئەوروپا بە تایبەت فشارەکانیان لەسەر ئەمریکا چڕ کردبوو بۆی کە هەرچی زووە ئەم جەنگە کۆتایی پێبهێنن، بەڵام ئەم جەنگە تاوەکو ئێستا کۆتایی ناتووە. ئێران ئەمە زانیاری نییە، بەڵام وا پێدەچێت لەگەڵ بەشێک لە وڵاتانی ئەوروپا وا ڕێکەوت بێت کە ڕێگە بە کەشتیەکانی ئەوان بدات. ئەوروپا لەم جەنگەدا هەڵوێستێکی زۆر جوانیان بەرامبەر بە ئێران هێناوەتە پێشەوە، بۆ پێی هەتا سەرۆکی شانشینی یەکگرتووی بەریتانیا تا ئەم لەحزەی کێ مەقسەی تێدا دەکەین سەرۆکی حکوومەت کێر سامەر ئاماژەی بەوە کردووە کە ئێمە ناچینە ناو جەنگێکەوە کە بەرژەوەندەکانی ئێمەی تێدا ڕاچاو نەکراوە و هیچ بەرژەوەندێکی ئێمەی تێدا نییە. لە کاردانەوە ئەوەی کە وڵاتانی ئەوروپا بە تایبەت بەریتانیا و بە تایبەتتر وڵاتانی یەکێتی ناتۆ کە ناتونەتە ناو جەنگەکەوە دەیان جار سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاڕەشەی کردووە کە ئێمە پێداچوونەوە بە پەیوەندەکانماندا دەکەین، پێداچوونەوە بەم بارودۆخەدا دەکەین کە لەگەڵ ئێوە هاتوتە پێشەوە. ئێوە ئەمڕۆ بەیانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باسی لەوە کرد کە هەر لە سەرەتاوە دەمزانی کە ناتۆ زیاتر لە شێرێکی کارتۆنی دەچێت، هیچ هێز و قووەتێکی نییە. حتا باسی لەوە کرد غیرەت بدەنە بەرخۆتان وەرن بە گەروی هۆرمز بەیەکەوە بکەینەوە. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە ئەمریکا و ئیسرائیل بەڕاستی لە پرسی کردنەوەی گەروی هۆرمزدا گەیشتوونەتە بنبەست، ناتوانن خۆیان بیکەنەوە. ئەمریکا لە ڕابردوودا دەیان جار بانگەوازی بۆ وڵاتانی ناتۆ و حتا هەندێک وڵاتی شەرقی ئاسیا کردو وەکو ژاپۆن وەکو کۆریای باشوور بۆی بەدەمیەوە بێن هاوکاری بن لە کردنەوەی گەروی هۆرمز، بەڵام هیچیان بەدەم ئەمریکاوە نهاتوون، چونکە پێیان وایە ئەم جەنگەی کە ئەمریکا و ئیسرائیل هەڵیان گریساندووە جەنگێکە پێچەوانەی ئەو بنەما ستراتیژیە درێژخانەی وڵاتانی نەتەوە یەکگرتووەکانە کە پێشتر لەسەری ڕێکەوتون. ئەمریکا و ئیسرائیل پێیان وایە ئەم وڵاتانە کە هەموو بەها ئەخلاقی و یاسا و ئەو پەیماننامەی کە لە نێوانیاندا هەبووە شکاندویانن. بۆیە ئەمریکا بەتەنها لەگەڵ ئیسرائیل لەم جەنگەدا ماوەتەوە و باجێکی ئابووری قۆسیش لەسەری دەکەوێت. بەڵام سەرباری ئەوە ئەمریکا 3 ڕۆژ پێش ئێستا هەموو بەشێک لە ئەو ئاژانسانەی
کە ئیش لەسەر ئەو ئاژانسانەی کە ئیش لەسەر هەواڵ دەکەن ئاژانسەکانی هەواڵی ئەمریکا بە تایبەت ئاژانسی پۆلۆتیکۆ باسی لەوە دەکرد کە پێدەچێت لە دووڕۆژی ئایندەدا سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا یەکجارێکی کشانەوەی ئەمریکا لەو جەنگە ڕابگەێنێت. ئەمە وای کرد کە بەشێک لە بازاڕەکانی جیهان پەنا بۆ بن خواست لەسەر کڕینی زێر و کۆمەڵێک بابەتی کانزایی زیادی کرد. زێر بازدانێکی گەورەی کرد لە 3 ڕۆژی ڕابردوودا، بەڵام دوای وتارەکەی سەرۆکی ئەمریکا دوای وتارەکەی سەرۆکی ئەمریکا ئۆتۆماتیکی زێر و زی و کانزاکان هاتنە خوارەوە بۆ هەر ئۆنسەیەک نزیکەی $300 لێدابەزی. مەبەستەکەی من لێرەدا ئەوەیە لەگەڵ ئەو جەنگەی کە بۆ سەر ئێران دەستی پێکردووە سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵەوەی کە پاشخانێکی بازرگانی هەیە جەنگ بەکاردێنێت بۆ بازرگانیکردن. لەسەرم بابەتانی باسم کردنوێترین پێشاتەکان چی دەبن، ئاراستەی جەنگەکە بەرەو کوێ دەڕوات، لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح چاودێری سیاسی لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت. مامۆستا کامەران سڵاوی خوا لێبێت، تۆم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. هەمووان چاوەڕوانی ڕاگررتنی جەنگ بوون مامۆستا کامەران، بەڵام پێچەوانەی چاوەڕوانیەکان پێچەوانی لێدوانی ئاژانسەکانی هەواڵی هەتا ئەمریکاش دۆناڵد ترۆمپ بەرەبەیانی ئەمڕۆ ئاماژەی بۆ کرد کە جەنگ بەردەوام دەبێت. ئەو فشارانەی لەسەر ئەمریکا بوون بۆ ڕاگررتنی جەنگ چیان لێدێت؟ بە ناوی خۆی گەورە دەستان خۆش بێ. ئەوەی دەخوێنرێتەوە لە هەنگاوەکانی ئەمریکاوە لە وتارەی دۆناڵد ترامپ کە لە باسی لە جەنگەکە کرد، من وای ئەبینم کە ئەوەی کە جیهان چاوەڕێیان نەکرد لە وتارەکەی ترامپ ئەوەی باز نەکرد، چونکە ترامپ ئەوەی باز نەکرد کە ئەمریکا دەیەوێت چی بکاوەکو هەنگاوێکی استراتیجی لەم شەڕی کە هەڵی گیرساندووە لەگەڵ ئێران. پێم وایە ئەوەی کە ئەوەی باسی کرد واتە ئەمریکا چی کردووە، نەک ئەوەی کە ئەمریکا دەیەوێت چی بکە. ئەوەی کە ترامپ باسی کرد ئەم جەنگە بەردەوام ئەبێت تا بەدەستهێنانی ئامانجەکان، ئەو ئامانجانەی کە ئەمریکیەکان ئەیانەوێ. ترامپ لە قسەکانیە ئیشارەی بە یەک شتەکرایی و خەڵک داوای بەردەوامبوونی ئەم جەنگەم لێ دەکەن، واتە خەڵکی ئەمریکا. ئەوەی کە دەبینرێت ترامپ لەم هەنگاوانەوە لەم وتارەی کە باسی کرد، باسی پەیامەکانی زیاتر بۆ گەلی ئەمریکی بوون، بەوەی کە ترامپ توانیوتی سەرکەوتوو بێ لەو هەنگاوانەی ڕابردوو و لەوەی کە ئەو شەڕی کە هەڵی گیرساندووە دژی ئێران و ئەو مەبەستانی کە هەیبووە توانیوتی مەبەستەکانی بهێنێتە دیواتە. ترامپ لەوەی کە زیاتر ئەویست قەنەعەت بە شعبی ئەمریکی بکە، کەمتر لەوە دەیویست هەم هاوپەیمانەکانی لە ناتۆ هەم هاوپەیمانەکانی لە وڵاتانی عەرەبی لەگەڵ خۆی هەنگاو بدێن و بتوانێت قەنەعەتیان پێ بکە کە لەم هەنگاوە تاگەڕەویەی کە ناوێتی لە بۆ شەڕ لەگەڵ ئێران بتوانن بەردەوامن لەگەڵی، چکە ئەو زیاتر لە پەیامەکانیشە تشتی دەخستە سەر دیموکراتەکان کە لە ماوەی ڕابردووە هۆکار بوون بۆ بەهێزبوونی ئێران. واتە ئەو پەیامەی کە دەیدا بەوەی کە لە هەندێک دلاسات و توێژینەوەکان بازەوە دەکرا کە شعبێتی جمهوریەکان کەمی کردووە و شعبێتی ترامپ کەمی کردووە، ئەم زیاتر ئەو پەیامانەی بەو ئاراستەیە دەنا کە ئەمریکیەکان قازانج دەکەن لەوەی کە ئێمە ئەم شەڕە بەردەوامی پێ بدەین و قازانج دەکەن لەوەی کە ترامپ سەرۆک بێ. یەکێک لەو شتانەی کە باسی دەکرد ئەوە بوو کە دەیوت ئیتر ئەمریکیەکان بێخەم بن لەوەی کە مەترسی ئێران لەسەر ئەمریکان نەماوە، چکە ئەو پێی وایە ئەم شەڕە ئەو سەرکەوتنی کە بەدەستی هێناوە چەند جارە ئیشارەتی بەوە دەکرد کە نزیک بوو لەوەی کە ساڕۆخەکانی ئێران بگاتە ئەمریکا، بەڵام ئەوە ئێمە بووین ئێرانمان وەستاند و ئەوە ئێمە بووین وامان کرد کە ئێران نەتوانێت ببێتە مەترسی لەسەر شعبی ئەمریکی. زۆر باشە مامۆستا کامەران، بەڵام لەگەڵ دەستپێکردنی جەنگەکە بەشێکی زۆری وڵاتان نەتەوەی گرتوەکان چین حتا رووسیا دایان جار دەست پێشخەریان کردووە، چەندان دەست پێشخەری هەبوون بۆەوەی کە بگەن بەڕێکەوتن و جەنگ ڕابگیرێت، چونکە ئەم جەنگە تاکلانە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کێشەی بۆ وزەی جیهانی دروست کردووە، زەرەری لە چین داوە. ئەم گلەیانەی وڵاتانی ئەوروپا حتا ئەوروپاش و چین و رووسیا چیان لێدێت؟ ئەمریکا گوێ لە گلەی هیچ یەک لە وڵاتان دەگرێت؟
ئەوەی کە دەخوێنرێتەوە رووسیا وای نابینین کە رووسیا هیچ گرفتێکی هەبێت چکە رووسیا ئەوەی کە دەبینێت رووسیا قازانجێتی لەم شەڕەیە چکە ئەمریکا دەستی چۆتە ناو شەڕێکەوە بەڵام ئەوەی کە ئەمریکا بەدوای ئەگەڕێت لە ئێستەیە وەستاندنی وڵاتی چینە چکە ئێستا لەم کاتەیە زیاتر چین لە ڕووی ئابووریەوە زۆر پێش کەوتووە و بەڕاستی ئەو شەڕش کە ئەمریکا هەڵگیرساندووە شەڕێکی ئابووریە هەروەک چۆن ترم لە پەیامەکانی شەباسی لەوە دەکرد کە وڵاتی ئەمریکا لەم شەڕێ قازانجی زۆر کردووە چکە ئەمریکا یەکێک لەو گلەیانەی کە لەسەری هەیە بەوەی کە لە ڕابردوو هەر جەنگێک ئەمریکیەکان دەستیان پێکرد بێ قازانجیان کردووە و وزە گران نەبووەوە ئەمریکیەکان و داهاتی ئەمریکا زیادی کردو هەروەک چۆن لە جەنگی یەکەمی جیهانی و دووەمی جیهانیە وەلەو لە جەنگی کەنداویشە ئەمریکیەکان قازانجێکی زۆریان کرد بەڵام لەمەیە وا دەرئەکەوێت کە لە ناو خۆی ئەمریکیەکانە لە ناوخۆدا گلەیەکی زۆر لە ترەمپ و جمهوریەکان کرابێ کەواتە ئەم جەنگەی کە پێڵن جەنگێکی ئابووری ئەمریکا بەڵێ لە ئەو وڵاتانەی کە هەن من وای ئەبینم ئێستا ئەمریکا بە دوای هەندێک بەرنامەی استراتیجی ئاگرێ بەدل لەوەی کە ئێستا ئەمە بەڵێ شەڕێکی ئابووریە بەڵام بەرنامە استراتیجیەکەی ئەمریکا شتێکی ترە چکە کاتێک کە ئەمریکیەکان بەبێ وڵاتانی ناتۆ بەبێ نەتەوە یەکگرتووەکان هەنگاوێکی بەو شێوازە دەنێن دیارە ئامانجێکی تاکلایانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایان هەیە من وای ئەبینم بەوەی کە ئێستا وڵاتی ئەمریکا ناتۆی تاقی کردەوە کە لەگەڵی نین لە هەنگاوەکانی لەگەڵی نین و نەتەوە گرتوەکانیش لە هەنگاوەکانی لەگەڵی نین و وڵاتانی دیکەش بەڕاستی بە تایبەتی کە وڵاتانی خلیجیش کە لەم هەنگاوەیە لەگەڵی نین بۆیە ئەمریکا ئەوەی بۆ دەرکەوتۆ ئێستا ئەو زلهێزە جیهانی کە لە ڕابردوو ئەمریکا زلهێزێکی جیهانی بوو کاتێک کە دەویستە هێرش بکاتە سەر هەر وڵاتێک هەموو وڵاتان ئەو وڵاتانی ئەوروپی وڵە وڵاتانی دیکەش حتا تا ئاستی ئەوەی کە رووسیا و چینیش لە ناتۆ زۆر نەیاری نەبوون بەڵام سیرەکە ئەمریکا ئەمڕۆ ئەو هێزە زەبەلاحە گەورەیە نابینێ و پێی وایە ئێستا کاتی ئەوەیە کە ئەبێ ئەمریکا ببێتەوە بۆ زلهێزەی جاران واتە ئەمریکا بێگوێدانە بەرژەوەندی وڵاتان ئەگەر چی وڵاتان گلەیش بکەن ئێستا ترەمپ بە ئاشکرا ڕایگەیاند ئەو وڵاتانەی کە کێشەی سوتەمەنیان هەیە با خۆیان بچن لە گەوری هورمز دیفاع لە بەرژەوەندی ئابووریەکانی خۆیان بکەن ئەو ڕایگەیاند کە ئەمریکیەکان وڵاتی ئەمریکا هیچ بەرژەوەندیەکی ئابووریان لە گەوری هورموزان نییە چکە ئەو پێی وایە لە پەیامەکەشیان ڕایگەیان بەوەی کە ئەو ئێستا بەقەدەر رووسیا و وڵاتی سعودیە نەوت و سوتەمەنی هەتا تەحەدایەکی کرد ترەمپ ئێوە ئەتوانن لەمە دوان نەوت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکڕن واتە کێشەی بەوە نییە کە وڵاتان تا چەندە گرفتیان هەیە لەوەی کە کێشیان بۆ دروستە بێ ئەمریکیەکان بە دوای بەدەل لەوەی کە ئەیانەوێت لە ناوچەکە و وڵاتێکی میحوەری نەمێنێ وڵاتێک نەمێنێ کە ڕۆڵی هەبێ وەکو ئێران ئەیەوێ بە دوای ئەوە بگەڕێت کە لە جیهانە جارێکی تر ئەمریکا بگێتەوە بە زلهێزی یەکەم ئەمریکا چۆن تۆڵی خۆی لە وڵاتانی ناتۆ دەکاتەوە بەو پێی بە دەمیەوە نەهاتن ئەوەی کە باسەکرا و خەڵک چاوەڕێی ئەکرد لەم پەیامەی ترەمپدا کە باز لە ناتۆ بکات چکە زۆر باز لەوە دەکرێت کە ناتۆ ئێستا بەدەم ئەمریکاوە نایەن باز بکرێت بەڵام دیارە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ترەمپ کە ئێستا ئاڕاستی سیاسەتی ئەمریکاکە وای نابینم کە هەنگاوێکی کردەیی بەرامبەر وڵاتانی ناتۆ بنێت چکە لەم کاتەیە ناتوانێت هیچ کاردانەوەیکی هەبێ بەرامبەر وڵاتانی ناتۆ بۆ لەبەرەوەی کە ئەمریکا نایەوێت هیچ کاتێک بە تاکیب بمێنێتەوە بۆ چکە حەلیفە گەورەکەی و پارێزەر گەورەکە ئەو وڵاتی کە وڵاتی ئیسرائیلە بە بەهۆی هاوپەیمانەکانی و ئەتوانێت بیپارێزێ واتە ئەگەر بێت و ئەمریکا ترامپ هەڵوێتێکی نەرێنی بەرامبەر ناتۆ یا بەرامبەر هاوپەیمانەکانی بنێت ئەو کاتە هاوبەشە سەرەکیەکەی کە ئیسرائیلە لە خلیج لە ڕۆژهەڵات بە زۆر بە ئاسانی ئەبێتە پاروێکی ئاسان بۆ ئەو وڵاتانە بەتابەتی بۆ ئەو نارەکانی کە ئەوان بە ئیسلامی سیاسی وێنای دەکەن واتە ترەمپ ناتوانێت بەبێ هاوپەیمانی هیچ هەنگاوێک بنێ لە دنیای بەڵام ئەوەی کە دەخوێنرێتەوە
کە ئەم هەنگاوە تاگڕەوانەی کە ناوێتی زیاتر بۆ تاقیکردنەوەی ناتۆ بووە زیاتر بۆ تاقیکردنەوەی هاوپەیمانەکانی بووە کە ئایا تا چەندە لەگەڵی ئەوڕۆن بۆیە بوون وای دەبینم کە دوای ئەم شەڕە ئەگەر ترامپ بە مەبەستە سەرەکیەکانی بگات کە قورسە پێی بگات دوای ئەم شەڕە هەڵوێستێکی سیاسی و ئابووری گۆڕاوی ئەبێ بەرامبەر وڵاتانی هەم ناتۆ و هەم وڵاتە هاوپەیمانەکانی چکە زۆر جار ئەگەر ئاگادار بن ترامپ و سیناتۆرە ملیشیەکان و با بڵێن ئیدارەی ترامپ زۆر تەکیز دەکەنەوە لەسەرەوەی کە ئەوان پارەیەکی زۆر خرج ئەکەن بۆ ناتۆ بۆیە هەمیشە لە سەدەمی ئیدارەی پێشووشە ترامپ ئەمە هەر ئاڕاستی سیاسەتی ترامپ بووە بەوەی کە هەندێ ڕێکخراوی جیهانیش هەبوو کە پارەکانی ئەبرین بەوەی کە قەناعەتی وابوو کە نابێ ئەمریکا ئەم هەموو پارەیە سرفکە هەم لە ناتۆ هەم لە ڕێکخراوە جیهانیەکانە بۆیە بەڕاستی من وای نابینم هیچ هەنگاوێکی کردەیان هەبێ زیاتر لەوەی کە شتێکی ئەلامیە و ئەوەی ئەم ڕۆژ بەڕاستی ترامپ ئیشی لەسەرەکە زیاتر چاواشەکاریەکی ئەلامیە و زیاتر ئەوەی کە لە ڕابردوو کوردیوانە وەک ڕازیانکاری بازەکرێ بەڵام وای نابینم بەڵێ هەرچەندە دەمەوێت بینەوە ناو بابەتی خودی ئێران و گەروی هورمز بەڵام بەڕاستی پرسی ناتۆ یەکێک بوو لەو بابەتانەی کە هەموو جیهان چاوەڕوان بوو کە لە وتارەکەی ئەمڕۆ بەرەبەیانیدا هەڵوێستێکی فەرمی ئەمریکا هەبێت. پرسیاری من ئەوەیە بۆ بەڕێستان بۆچی وڵاتانی ناتۆ پشتیان لە ئەمریکا کرد؟ پێتان وانییە ئەمە جۆرێک لە تۆڵەکردنەوەی وڵاتانی یەکێتی ئەوروپا بوو لە ئەمریکا لە پای ئەو سوکاتی کە ئەمریکا لە جەنگی ئۆکرانیادا بە وڵاتانی ئەوروپای کرد؟ ئەوەی کە دەمێت بەڕاستی ئەوەی کە زیاتر لە ناو سیاست و لە ناو کاری نێودەوڵەتیا کەمە شارەزایی هەبێت و لە سیاست و استراتیجێتی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکای خوێن بێتەوە هەر لە وڵاتێکی زلهێزیش بەڕاستی هیچ کاتێک سەرۆکی هیچ وڵاتێک هەنگاوە استراتیجەکانی خۆی باز ناکە چ لەگەڵ هاوپەیمانەکانی و چ لەگەڵ نایارەکانی بەڵام ئەوەی کە خوێنرێتەوە بە تەکید یەکێک لەو هەنگاوانەی کە ئەمریکیەکان وەک کاڵایەک مامەڵیان لەگەڵ ئۆکرانیا دەکرد ئەتوانین بڵین ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە با بڵێن ئەوروپیەکان بوونە ئەوروپیەکان ئەم هەنگاویان لەگەڵ ترە بنا بەوەی کە پاڵپشتیان نەکرد بەس من وای ئەبینم ئەوە شتێکی زۆر سادە بێ یعنی شتێکی زۆر لاوەچی بێ ئەوەی کە بەڕاستی گرنگە کە ئەوروپیەکان هەر لە سایکۆلۆژیای وڵاتانی ئەوروپیا بەڕاستی فێری ئەوە نەبوون کە هەنگاو بە دوای وڵاتانی دیکای بنێن چکە ئەوان لە ڕابردوو و لە مێژوو هەمیشە وڵاتان بە دوای ئەوان هەنگاویان ناوە بۆیە بەڕاستی ئەمە لە سایکۆلۆژیێت و لە سروشتی خەڵکێکی ئەوروپی ناخوازێت کە وڵاتێکی وەکو با بڵێن بەریتانیا وڵاتێکی وەکو فەڕەنسا کە خاوەنی چەکی ئەتۆمین کە خاوەنی سەرکەوتنە لە جەنگی جیهانی دووەمە ئەمانە ترامپ بەبێ هیچ هەنگاوێ بەبێ هیچ پرسکردنێک هەنگاوی بۆ بنێن چکە ئەوەمان لەبیر نەچێ ئەم وڵاتە ئەوروپیانە زیاتر بەخەمی جەماوە لە دەستنەدانی جەماوەەکەی خۆیانەوەن وەک لەوەی کە بەڕاستی بە دوای خزمەتی وڵاتانەوە منچکە هەرێکێک لە باڵم ئەو کەسێک کە لە بەریتانیا حکومەکە و کەسێک کە لە فەڕەنسا حکومەکە ئەوەی کە لە ئەڵمانیا حکومەکە بەبێ هیچ پرس و بەبێ هیچ بەرژەوەندیەک عفو با من ئەم قسەیە تەواوکەم بەبێ هیچ دەستکەوتێکی مادی وڵاتانی ئەوروپی شوێن ئەمریکا بکەون جەماوەت لە دەسەدەن چکە هەمیشە وڵاتانی ئەوروپی وڵاتانی زلهێز بە دوای بەرژەوەندیوان ئایا ئەمریکیەکانی ڕایان گەیاندووەوە پرسیان پێکردوون بەوەی کە لەم جەنگا چ بەشێکتان هەیە ئەومان لەبیر نەچێتەوە بەڕاستی جەنگی جیهانی دووهەم لەسەر قازانجی مادی بۆ کە ئەڵمانیا کە وڵاتی وەکو ئەڵمانیا بە دوای قازانجی مادیوە بوو کە پێی وابوو وڵاتانی ئەوروپا ناتوانن ئەو قازانجە مادیە بۆ ئەوروپا بن بۆیە داوای بەشیانە کرد لە فەڕەنسا و لە بەریتانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە وڵاتە ئەوروپیەکان کاتێککە دوای ئەمریکیەکان ناکەون ئەو کاتەی دوای ئەکەون کە بەشیان هەبێ و قازانجیان هەبێ. باش ماوەسە کامەران هەر سەبارەت بە ناتۆ کۆتا پرسیارم لەسەر ئەم بابەتە لە بەڕێستان نەگەر ئەمریکا لە ناتۆ بکشێتەوە هەڵوێستی فەرمی لەم بارەیەوە ڕابگەێنێت وڵاتانی ناتۆ زیاتر زیان دەکەن یاخود خودی ئەمریکا و تا چەند وڵاتانی یەکێتی ئەوروپا و ناتۆ دەتوانن کێشەکانیان لەگەڵ رووسیا چارەسەر بکەن و ئەم گرفتی کەمی وزە و سوتەمەنی بۆ وەرزیستان لەگەڵ وڵاتانی ئێران و وڵاتانی کەندا و چارەسەر بکەن لە سیاسەتدا ئەم شتانە مەحاڵن
زین چۆنە ئەمریکا خۆی بە خاوەنی ناتۆ ئەزانێ، ینی ئەمەش زۆر شتێکی مەحاڵەکە هێزێکی جیهانی وەکو ئەمریکا کە خۆی بە خاوەنی ناتۆ بزانێ و هەموو خەرجەکانی لە ناتۆە خەرج کرد بێ ئەمریکا لە ناتۆ بکشێتەوە. هەر بەڕاستی ئەمە شتێکی زۆر لە مستحیلترە، ئەوەمان لەبیر نەچێ بەڕاستی لە هەندێ ڕێکخراوی عفو هەندێک لە ڕێکخراوی جیهانی ئەمریکا لە سەدەمی ترەمپا کشایەوە، بەڵام دوای لە سەدەمی دیموکراتەکانە هاتنەوە ناو ڕێکخراوەکان و دەعمە مادیەکانیشیان بەردەوامی پێبدا. من وای نابینم بەڕاستی ئەمریکا ئەو ساحە ئاسانە ئەو پاروە چەورە بۆ رووسیا جێ بهێڵێ کە وا بکات وڵاتە ئەوروپیەکان بۆ سوتەمەنی پێویستیان بە ئێران و رووسیا وڵاتانی دیکە هەبێت و هیچ احتیاجێکیان بە ئەمریکا نەمێنێت. زۆر زەحمەتە ئەوە ڕوودا و ئەوەشمان لەبیر نەچێ بەڕاستی ئێمە هەڵوێستەکان و دلاسەکان لەسەر ئەم هەڵوێست و شەڕی ئێران هەڵسەنگاندنی بۆ نەکەین، ئەوەمان لەبیر نەچێ کە ئەوروپیەکان و ئەمریکیەکان ئاراستێکی استراتیجی دوورمەودایان هەیە بەوەی کە زاڵبن بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. زۆر باش. ماوەستا کامەران، بابینەوە ناوخۆی ئێران و دەوروبەری ئێران لە دوای وتارەکەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکێک لەم بابەتانەی کە چاوەڕوان دەکرێت و پێدەچێکلا بوو بێتەوە دەستپێکردنی هێرشی وشکانیە بۆ سەر شوێنە استراتیژیەکانی ئێران، لە ناویاندا دوورگەی خارگ و پێگە ئەتۆمیەکان. ئەم هێرشە وشکانیە ڕوودەدات و ئەگەر ڕوودات کاردانەوەکانی دوای جەنگەکە چی دەبن؟ ئەوەی کە چاوەڕان دەکرا کە ئەوە بوو کە ترەمپ لە وتارەکەی سەعات 4 ئەم شەو باسی بکات، ئەوە بوو کە ئایا ترەمپ هێرشی زەمینی ئەکا بۆ ئێران. بەڕاستی باز نەکردنی بەڵگەیە لەسەرەوە بەڵێ مامۆستا کامەران فەتەح، یەکێک لە ئەو خاڵانەی کە ئەمریکا چاوەڕوان بوو، هەموو جیهان چاوەڕوان بوو کە لە وتارەکەی سەرۆکی ئەمریکادا ئەمڕۆ بەیانی ساعات 4 ئاماژەی پێ بکە، یەکلاکردنەوەی پرسی هێرشی وشکانی بوو بۆ سەر بەشێک لە شوێنە گرنگەکانی ئێران، لە ناویاندا دوورگەی خارگ کە بە شادەماری ئێراندا دەنرێت. مامۆستا کامەران، ئەگەر لەگەڵ میت فەرموو. ئەوەی کە دەبینێت بەڕاستی لە ترەمپ کە لە وتارەکەی باسی ئەو هەنگاوەی نەکرد، من وای نابینم کە ترەمپ لە استراتیجەتی سەربازی خۆی وڵاتەکەی لە وتارێکی عەلامی و لە وڵات و لە وتارێکی ڕاگەیاندنیە کە بیەوێ جەماوەرەکەی خۆی ڕازیکە و بیەوێ هاوپەیمانەکانی دڵنیا بکاتەوە لەوەی کە ئەیان پارێزێت. من وای نابینم کە ئەو هەنگاوە سەربازیانە باسکە، بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا دڵنیا نەبنەوە لەوەی کە ئەو شوێنەی هێزی سەربازی بۆدا ئەبەزێنن هێزێکی ناوخۆیی ئێرانی پشتگیریان نەکا، هیچ کاتێ ئەو هەنگاوە مەترسیدارە نانێن، چکە بەڕاستی لە عێراقیش کاتێک ئەو هەنگاویاننا هەموو جەماوەری عێراقی و هێزە سیاسەکانی عێراق هەمویان پاڵپشتی ئەمریکا بوون، بەڵام بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی لاوازە بینرێ لە ئێرانە و ئەمریکیەکانی زۆر لەوە باش تێگەیشتون کە ناتوانن زۆر بە ئاسانی بچنە ناو هیچ دوورگەیەک بۆ بچنە ناو هیچ شوێنێکی ئێرانەوە بە ئینزالجەوی و دابەزینی سەربازی، چکەوە ئەوە خۆکوژیەکە کە بۆ ئەمریکیەکان دروستە بێ. ئەگەر بێت و چاوساغێک نەبێت لە وڵاتە، ئەگەر هێزێکی سەربازی پرچەک نەبێت لە وڵاتە کە بتوانێت چاوساغیان بێ، ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر دوورمەودایە. بۆیە ترەمپ لە وتارەکەشە باسی لە لێدانی سەربازی وشکانی نەکرد، بەڵکو باسی لە لێدانی ئاسمانی و موشەکی کرد کە لە ماوەیەکی زۆر کورتە ئێران دەگەێنەوە چاخی بەردین، نەک بەوەی کە دەتوانن هەوڵی ڕوخاندنی ڕژێمەکە بگەن، چکە چەند جارێکیش چکە دابەزینی ئینزالجەوی بۆ هەر وڵاتێک ڕێگایەکە بۆ ڕوخاندنی ئەو وڵاتە، بەڵام ئەو کە ئیشارەی پێ نەکرد دیارە بەوەی کە هەر لە استراتیجێتی شەڕی ئەمریکاشە ڕوخاندنی وڵاتی ئێرانیە. من وای نابینم کە ئەمە هەنگاوێکی دروست بێ و ئەمریکەکان بینن. دۆناڵد ترەمپ ئەم ڕۆبانیش ئاماژەی پێکرد کە ئێران دەگەڕێنەوە چاخی بەردین. ئەمە هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆم نییە؟ چەکی ئەتۆمی بەکار ناهێت کاک سالات، کە هەر بەوەی کە بەڕاستی وڵاتان لەم کاتەیە کە چەکی ئەتۆمی هەربوونی چەکی ئەتۆمی بەوەی کە چەند وڵاتێک ئێستا چەکی ئەتۆمیان هەیە زۆر قورسە کە چەکی ئەتۆمی بەکار بێت. بەس ئەکرێ هەندێک چەکی تەقلیدی با بڵێن ئەتۆمی بەکار بهێنێت. بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی
مەترسێکی گەورەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کاتی کە زانی ناتوانێت سەرکەوتوو بێ دوور نییە بەڕاستی پەنا ببا بۆ هەندێ موشک بەڵام نەکچەکی ئەتۆمی بۆ چووکە بەڕاستی چووکە ترەمپ بڕیاری داوە سەرکەوتنێک دیاری بکە هەروەکو چۆن هەموو کاتێک شانازی بە سەرکەوتنەکانەکە بۆن من ئاڵێ قاسم سلمانیمان کوشتە بۆن من ئاڵێ با بڵێن تالیبان با بڵێن هەنێ لە سەرکردی وڵاتان بەوەی کە سەرۆکی فەنزوێلای گرتووە واتە سەرکەوتنێکی بەرجەستە بۆیە ئێستا سەرکەوتنێکی بەرجەستە شک نابە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە قەنەعەت بە جەماوەرەکەی بکە بۆیە دوور نییە کە ڕێگایك بگرێتە بەر ئیتر بە هەر هۆکارێ بێ کە موشەکێک بێ ئەگەر موشەکێکی تەقلیدی ئەتۆمیش بێ بەکاری بهێنێ بۆ ئەوەی سەرکەوتنێکی بەرجەستە بێ بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. زۆر باشە. سەبارەت بە پرسی گەروی هورموز مامۆستا کامەران دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی کەنداویش کە هاوکاری ئەمریکا بوون بە بنبەست گەیشتون لەمڕۆ لە ڕووی ئاسکەریەوە. ئەوەی کە لە وتارەکەی ترەمپ بەڕاستی بەرجەسە کراوکە ئەبینرێت من وای ئەبینم کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم کاتەیە زۆر گەلوی هورمزی بەلاوە گرنگ نییە چکە ئەو پێی وایە ئێستا لە فەنزوێلا کە بە تەواوی کۆنتترۆلی کردو نەوتی بۆ دەوەی ئەلانیشی کرد کە بەڕاستی و پاشان ئیسرائیلیش بەڕاستی ئیسرائیلیش هەر بە هەمان شێوە ئەوی بەڵام مامۆستا کامەران یە قەوسی بچووک مامۆستا کامەران یا قەوسی بچووک بەڵام هەر لە سەرەتای جەنگەکەەوە هەموو لا باسییان لەوە دەکرد کە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل ئەوەندەی کۆنتترۆلکردنی گەروی هورموز و بابولمەندە بە لەولا ئەوەندە مەبەستیان چەکیە تۆم نییە پێتان وانی ئەمە دۆڕانە ئەوە پاشەکشەیە لەو استراتیژی ئەوان. ئەگەر ئەوە لە ویلایەتە ئەگەر ئەوە لە ترەمپ و لە خەڵکی ڕسمی ئەمریکیەکانەوە باسکرابێ ئەکرێ قسەی لێ بکرێت بەڵام من پێم وایە زۆرێک لە لەوانەیە کە ئەمڕۆ بوونەتە پێناسە بوونەتە استراتیجەتی شەڕی ئەمریکا هەندێک لە سیاسی و با بڵێن محەلیلەکان زیاتر ئەو بابەتانە دەولۆژیانن خەڵکێکی ئابووریانی ئێستا بەنمونە هەندێک خەڵک بازەوە کە گەروی هورموز وای لێ دێت کە ئەمریکایەتی باجەسەنێ لە خەڵک باجەسەنێ لە وڵاتان ینی بەڕاستی ئەمانە زیاتر لە محەلیلەکانەوە ئەمانە سەرچاوی گرتووە. بەڵێ ئێران با بڵێن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەندێک ئامانجی هەبوو بەڕاستی نازانم بەڵێ ئامانجی وزەی هەیە ینی ئێستا ئەمریکا با بڵێن وزە گران بۆ لە ئەمریکا بۆی هەتا لە وتارەکەشە باسی کرد گرانبوونی وزە کاتیە گرانبوونی وزە کاتیە بەڵێ کاریگەری دروستە بێ بەڵام استراتیجێدە گەورەکەی ئەمریکا گەروی هورموز نییە استراتیجێدەکەی ئەمریکا ئەوەیە ئێران ئەتۆمی نەبێ ئێران ئەو ساڕوقێکی نەبێ دوورمەودا بێ ئێران ڕۆڵی نەبێ لە ناوچەکەیە یعنی ئەم بابەتە ئێرانێکی لاوازی پێویستە چکە ئەو پێی وایە هەتا ئیشارەتی بە چی کرد ئیشارەتی بە حەماس کرد ئەو پێی وایە بوونی حەماس بوونی حیزب الله بوونی حوسیەکان ئەمانە بوونیان بەهێزی ئێرانە چکە ئەو ئێرانێکی لاوازی پێویستە نەک بەڕاستی من وایە بەڵێ ناتوانین بڵێن گەروی هورموزیش بەو هەمووە گرنگی ئابوورێکە هەیەی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان وڵات با بڵێن بەلایەنوگرن بەلایەن و گرنگە بابەتی استراتیجیە هەتا ئێستا بیر لەوەکەنەوە بە گەروی بابلمەندە بڕۆن بیر لەوەکەنەوە با بڵێن هەتا جەزائیر ئێستا هاتووتە ئاراوە بەوەی کە هەندێک با بڵێن بەندەری هەیە بۆی ئەمان بابەتێکی گرنگ و جەوهرین بەڵام ئایا ئەمە سیاسەتێکی تاکتیکی بەکارهێنانە ڕێگایە کە بۆ زاڵبوون بەسەر دوژمنەکانە یا ئەسڵەکە ئەوەیە ئاخر خۆی هەندێک بابەتێ لە بابەتی سیاسیە وڕک ئەگرێ لە شتێک با بڵێن باز لە کوشتنی عەلی خامنەییەکە ئەمە کوشتنی عەلی خامنەیی ڕێگایەکە بۆ زاڵبوون بەسەر ئێرانە ئەو پێی وایە گەروی هورموز ڕێگایەکە بۆ هاتنە ناو بابەتی شەڕەکەوە ینی واتە هەندێک خاڵ هەیە هەندێک شت هەیە ئەیکا بە بەهانە بۆ ئەوەی کە بەڕاستی وڵاتان خۆی گەروی هورموز گەروی هورموز گەروی هورموز ڕێگایەکە بۆ ئەوەی وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا بهێنێتە ناو شەڕەکەەوە. مامۆستا کامەران بەڵام خۆوان لە ناو گفتوگۆدا بوون ئەمریکا و ئێران لەسەر کۆمەڵێک پرسبەوەی ڕێکەون لە کاتی گفتوگۆدا ئەمریکا هێرشی کردە سەر ئێران. پێشتر باس لەوە دەکرا کە هەدەفی ئەمریکا و ئیسرائیل کۆنتترۆلکردنی یەکێک لە هەتەف استراتیژیەکان گەروی هورموزە. خۆ دەزانی کە ئیسرائیل دانی بە دەوڵەتی سۆمالیلاند دانا بەوەی کە نزیک بێت و لە داهاتوویشی نزیکدا کۆنتترۆلی گەروی بابولمەندە بیش بکە لە کاتێکدا کە ئێساوی کە ئەمری واقع و 120 بازرگانی جیهانی پێدا تێپەڕ دەبێت گەروی هورموزە
چۆن دەتوانین بڵین کە ینی استراتیژی ئەمریکا نەبووە بەم شێوەیە بەڵکو تەنها چەکیە تۆم بووە لەسەر چەکیە تۆمەکەش پرسیاری جدیم هەیە فەرموو ناڵێن گەلوی هورموز بابەتیجی گرنگ نییە گەلوی هورموز یەکێکە لەو ڕێڕەوانەی کە وزەی جیهانی پێدا دەڕوە ئەمریکاژ یەکێکە لەوانە بەڵام ئێستا لەم کاتەیە ترەمپ ئیعلانێکە ئەڵێ ئێمە کێشەمان گەلوی هورموز نییە بەڵام لە ئەساسا کێشەیە پرسیارەکەی من لەوەدایە لە ئەساسا بە هەموو ڕێگە لە هەموو ڕێگا ئەگرنە بۆ ئەوی کۆنتترۆلیکەن بەڵام ئەوەمان لەبیر نەچێتەوە گەلووی هورموز کارتێکە بەکاری دەهێنێ بۆ هێنانە ناوەوەی بەکاری دەهێنە بۆ ئەوەی هاوپەیمانەکانی و ناتۆ و ئەو وڵاتانی کە نەوتیان بۆ ڕێڕەوە ئەوە بیان هێنێتە ناو شەڕەکەەوە ئەساسا بەڵێ ڕێگایشی گرنگە کە بە خەڵکی ئابووری ئیشی لەسەر بکەن زۆر باشە ئەو وڵاتانەش بە قسەی ئەمریکا نەکرد و نەهاتنە ناو جەنگەکەەوە باسی ئێستراتیژی سەرەکی ئەمریکات کرد ئەویش دەسەڕاگەیشتنی ئێرانە بە چەکی ئەتۆم لە سەرەتای جەنگەکەەوە دەیان جار لە جەنگی 12 ڕۆژەشدا ئەمریکا سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان ئاماژەی بۆ کرد کە پرسی ئەتۆمی ئێرانمان هەندێک جار دەیوت 100 ساڵ گەڕاندوتە دواوە هەندێک جار دەیوت دەیان ساڵی دیکە ناتوانن هەر ئەتۆمەکە بدۆزنەوە لە ژێر دار و پەردووی خاپورکراودا کەچی ئەمڕۆ بەری بەیانی دەڵێت ئێمە بەردەوام دەبین لە جەنگ بە هیچ شێوێک ناهێڵین ئێران دەستی بە چەکی ئەتۆم بکە قسەی ئەمڕۆ بەیانی ئاماژە بەوە ناکە کە هێشتا ئێران و دەستگا ئەتۆمیەکانی مەترسی ئەوان هەیە دەستیان با چەکی ئەتۆمگات خۆی بابەتەکە هەر ئەوەیە کاک سالار بابەتەکەوەیە ئەمریکیەکان زانیاری تەواویان نییە لەسەر ئەو یۆرانیۆمی کە لە ئێرانە هەیە بۆیە کە زانیاری تەواویان نییە قسەکانن دەگۆڕن و هەنگاوەکانن دەگۆڕن و ئەو ڕێگایانی کە دەیگرنە بەر بەڕاستی دەیگۆڕن جارێک دەڵێن بەوەی کە مەترسیمان نەهێشتۆ ئۆتۆمەکەمان لە ناو بردووە بەڵام سێرێکی زانیاریکی مخابراتی تر دەگا بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە نەخێر یۆرانیۆمەکە لە ناو نەچووە بۆیە بەڕاستی ئەمە ئەکرێ بڵێن کاریگەری لەسەر دروستکردنی ئەتۆمی ئێران دواخراواتە ئەو لێدانانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێرانیان داوە بەڵێ دروستکردنی چەکی ئەتۆمی و ئەو یۆرانیۆم پیتێنراوە بەڵێ دواخراوە بەڵام ئایا قسەکە لەسەر ئەمەیە بەڕاستی ئایا ئەمریکا هەموو زانیارێکی ورد و دلشتی هەیە وەک لەوەی کە ترەمباسیەکە کە ئێمە زانیاریمان هەیە لەسەر هەموو ئەو ڕێگانەی کە گەر کەسانێکیش بچنە ناو وێزگە ئەتۆمیەکان ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی قسەیەکە زۆرێک لەوانەیە کە چاودێری سیاسین زۆرێک لەوانەیە کە هەتا لە وڵاتانیش گەشتونەتەوە قەناعەتی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زانیاری تەواویان هەیە بەڵام کاتێک کە قسەکان دەگۆڕن لە شەڕی 12 ڕۆژەیە بەوەی کە ئەو باسە کرا بەوەی کە ئەتۆمەکەمان لە ناو بدە بەڵام سیرکی ئێستاش هەمتە دێتەوە ئاراوە بابەتەکە چیە لێرەیە بابەتەکە ئەوەی بەڕاستی زانیاریەکان بە دروستی ناگاتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە ئێستاش ئەمریکیەکان نازان ئێران ئەو ساروخانە لەکوێوە دەنێەوە نازان ئەمریکیەکان ئایا ئەو یۆرانۆمە تا چەنە ئەتوانن ئەو ئەتۆمە دروستکەن حتا زۆرجا گومان هەیە لەوەی کە هەندێکیان پیان وایە خەریکە دروستیشی کەواتە نزیک بۆ تۆ لە دروستکردنی بۆیە بابەتە سەرچێکە ئەمەیە استراتیجێتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمەیە ئێران نابێ بە خاوەنی چەکی ئەتۆمی ئیتر بە هەر ڕێگایەک بێت هەر هۆکارێکە دەگرێتە بەر ئێران نابێ بێتە خاوەنیش بۆیە هەموو کاتێک و لە هەموو ساتێکدا بۆ رازیکردنی جەماوەری ئەمریکیەکان و بۆ رازیکردنی سوپا بەڕاستی بابەتی چەکی ئەتۆمی هەر بە مەترسیەک زۆر باشی سیاسی و کارێک بۆ لێدانی ئێران استراتیژی ئەمریکا و ئیسرائیل ئەوەیە کە نهێڵن ئێران دەستی بگا بە چەکی ئەتۆم بەڵام ئەمریکا ئاماژەی بۆ کردووە دەیان جار کە هەموو پێگە ئەتۆمیەکانی ئێرانیان خاپور کردو وەکو خۆشت بەڕێستان ئاماژەتان پێکرد کە ئێران وردەکاری مەسیر و سەرنجامی ئەو یۆرانیۆمە پیتێنراوە ئێستا نازانێت لە کاردانەوەی قسەکانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرۆکی ئەنجومەنی استراتیژی ئێران کەماڵی وەندی ناوە ئەمڕۆ بەیانی قسێکی کردووە و توێتی لەوانەیە ئایدیامان بیرروبۆچوونمان سەبارەت بە بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی لە ئایندەدا بگۆڕێت ئەگەر هێرشەکان بەم جۆرە بۆ سەر ئێران بەردەوام بن واتە ئەو فتوایی کە خامنەئی سەرۆکی پێشووی یاخودڕابەری پێشووی ئێران دابووی کە دەسڕاگەیشتن بە چەکی ئەتۆم حرامە لەوەیە ئەم فتوایە بشکێنن پێتان وانییە ئێران
ئەگەر هەڕەشەیەکی جددی لە سەرمانەوەی دروست بێت دەست بۆ دروستکردنی چەکی ئەتۆم دەبات؟ کاکارزان عفو زای مامۆستا سالاری کاکارزان ئەوەی کە بەڕاستی گرنگە ئێمە ئەوەی کە گرنگە بەڕاستی لە ڕۆ سیاسەکەیەوە لەم هەنگاوانەی ئێران بخوێنرێتەوە خۆی بۆ خۆی ئەمە قسەکەیە واتە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی کە ترەمپ ئێستا ئاڕاستی سیاسەتی ئەمریکاکە ئەمە قسەکە لێرە ئەمەیە ئایا ئێران دروستی کردو یان نا ئەمە بابەتە سەرچێکەکە کاتێک کە ئەم قسەیە دەکەن بەوەی کە ئەکرێ ئێمە بەو فتوایی عەلی خامنەی مەرجەعی باڵای شۆڕشی ئیسلامی ئێران بکەوینەوە ئایا لەگەڵ ئەوەی کە پێداچوونەوەیان کرد دروست کراوە بۆیە بەڕاستی مەترسیە گەورەکە ئەمەیە واتە هەر ئەمەشە وای کردووە کە ترامپ هێشتا زانیاری دروستیان بەرامبەر گەشە سندنی یۆرانیۆم بۆ پیتانی یۆرانیۆم و چەکی ئەتۆمی هێشتا لە ئێرانە بە تەواوی زانیاری دروستیان نییە بۆیە بەڕاستی هەموو ئەگەرێک لە پێشەواتە لە سیاسەتە هەموو ئەگەرێک هەیە کەواتە لێرە یا بابەتێکی تر هەیە ئەویش ئەمەیە ئایا ئێران ئەگەر بێت و چەکێکی مەترسیداری ئێستا هەبێ و بەکاری هێنا ئەلێرەیە بابەتەکە دێتە پێشەوە بەوەی کە ئێمە پێش ئەو بەکارهێنانی ئەوە ئەم فتوایە بە پێی زەمان و مەکان و بارودۆخی سیاسی وڵاتەکەمان گۆڕانکاری بەسەرهێنین واتە چیە واتە ئەگەرێکی پێشوەختەی بەکارهێنانی ساڕوخێکە یا ئەو بابەتەیە کە بەڕاستی باسەکرا ئەوشمان لەبیر نەچێ بەڕاستی لەم بابەتی ئێرانەیە رووسیا و چینیش بەڵێ شەرمنانە پاڵپشتی ئێرانن ئەوەمان لەبیر نەچێت کە بەڕاستی بەڵێ شەرمنانێ بەڵام من وای نابینم پاڵپشتی چین و رووسیا لە ڕووی سەربازی و لە ڕووی سەواری و لە ڕووی ئەو بابەتە ئەنەیکە پێشکەوتون هاوکاریکی جددی ئێران نەبن. مامۆستا کامەران تۆ زۆر سووری لەسەرەوەی کە گومانەکان لەسەرەوەن کە ئێران چەکی ئەتۆمی دروست کرد بێت ئێستا هەی بێت و ئەمە یەکێکە لەو گومانانەی بەردەوام ناوەندی توێژینەوەکان ئیشی لەسەر دەکەن ئەگەر ئێران چەکی ئەتۆمی هەبێت چی ڕوو دەدات ئەگەر بەکاری نهێنێت تەنها ئەمریکا و ئیسرائیل بزانن کە هەیەی وی کات خۆی قسەیەک هەبوو لە یابان ئەیان و ئەمریکا چۆن توانی ئەو چەکە بەکار بهێنێ یابانەکان و باسییان نەکرد کە ئەگەر ئێمە چەکی ئەتۆمیمان هەبووە ئێرانی ئەمریکانەی ئەتوانی بەکاری بهێنێ واتە هەر بەوەندەی کە دڵنیا بنەوە لەوەی کە ئێران چەکی ئەتۆمی هەیە ئەمریکیەکان ناتوانن ئەو هەنگاوی ئێستاشیان بەرامبەر بنێن واتە هەر وڵاتێک چەکی ئەتۆمی هەبێ خۆی هەربوونی چەکی ئەتۆمی بۆ پارێزەری وڵاتەکەیە ینی بۆ سێرەکەی وڵاتێکی و پاکستان هەر بەوەی کە چەکی ئەتۆمی هەیە لەناو معادلەی سیاسی جیهانیە معادلەیە یعنی هند بەو قەبارە زۆری بۆ پێشکەوتنە اقتصادی بۆ پێشکەوتنە سەربازی نەیتوانی ماوەیەکی درێژمەدا لەگەڵ پاکستانە شەڕ بکات واتە هەر بەوەندەی کە ئێران بزانێت لە چەکی ئەتۆمی هەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ناتۆ هەڵوێستیان لە 100% ئەگۆڕێ هەنگاوەکانە لە 100% ئەگۆڕێ بەرامبەر وڵاتی ئێران. باش کەواتە پێ ناچێ هەیبێ ئەگەرنا ئێران چ کاتێک لەوە زەرورترێکە ئێستا ئاشکرای بکات ئەمە ئەوەمان بۆ دەرناخە کە ئێران نیەتی بەڵکو مەترسیەکان بۆ هەنگاوەکانن بۆ ئاین ئەمانە هەمووی ئەگەریاتن ئەمانە هەمووی گومانن هێشتا ساغ نەبووتەوە لەوەی کە ئێران توانی بێتی چەکی ئەتۆمی هەبێ بەڵام ترەمە ئەگەرێکە و جاجا باس دەکرێ قەنەعەتەکە زۆر کزە یعنی قەنەعەتێکی لاوازە بەوەی کە ئێران چەکی ئەتۆمی هەبێ هەر بەوەی کە ئەم هێرشانە ئەکرێتە سەر ئێران هەر بەو هێرشانە ئەبێتە بەڵگەی ئەوەی کە ئەگەرێکی لاوازە هەیبێت. مامۆستا کامەران بابینەوە سەر جەنگە تەقلیدیەکە ئەم موشک و فڕۆکە و بۆمب و ئەم جۆرەی کە تاوەکو ئێستا شەڕەکە هاتووە ئێران تاکەی دەتوانێت بەرگەی ئەم هێرشانی ئەمریکا و ئیسرائیل بگرێت؟ ئێران ئەتوانێت بەرگەی ئەم هێرشانەی ئەمریکا و ئیسرائیل بگرێت هەتا ئەو کاتەی کە نەبێتە شەڕی ڕوبەڕوونەوەی سەربازی زەمینی واتە ئەمریکیەکان ئیسرائیل ناتوانن وڵاتێکی وەکو ئێران بڕوخێنن بە موشک و بە فڕۆکە چکە هیچ وڵاتێک بەوە ناڕوخێ بەڵکو هەمیشە مرۆڤ دەبێتە جێگرەوەی تەکنەلۆجیا بۆیە سەرباز
ئەگەر سەرباز نەنێرن و هێزی سەربازی و شەڕی ڕوبەڕوونەوەی سەربازی دروست نەبێ تا چەندێکی تریش با بڵێن موشک باران بکرێ بە فڕۆکە لی بدرێ ئێران ناڕۆخێت چکە ئێران وڵاتێکی عمقێکی استراتیجی هەیە و ئێران 47 ساڵە دژاتی ئەمریکاکە من وای نابینم وڵاتێکی گەورەی وەکو ئێران کە عمقێکی سیاسی و مێژووی استراتیجی هەیە 47 ساڵە باسی ڕوخانی ئەمریکاکە بای ئەوەندە خۆی حاضر نەکرد بێ کە بتوانێ دوورمەودا بەرگەی ئەو شەڕانە بگرێ و ئێستش دەرکەوتۆ بەوەی کە ئێرانیش بەردەوام موشک دەنێرێ و بەردەوام ئێران لە هەندێک شوێنە بەڕاستی کە ئەمڕۆ ئەم بابەتی درۆن بۆ بە چەکێکی ئەتوانین بڵێن چەکێکی تەقلیدی ڕێگایەکی باشە بۆ ئەوەی کە ئەو وڵاتانەی کە زۆر پێشکەوتونن لە بواری فڕۆکە چکە بەڕاستی ئەمڕۆمانێ نەمانەوێ ئەمریکا کۆنتترۆلی ئاسمانی کردووە بەڵام درۆنەکان بوونەتە بەدیلێک بۆ ئەوەی کە ئێران هەم هێرشکە و هەم پارێزگاریش دەخۆی بکە و وای نبینم تا هێرشی زەمینی و ڕوبەڕووبوونەوە و تا مەعارەزەیەکی بەهێز لە ئێرانە دروست نەبێ لە دەرەوە بهێنرێت و ببێتە چاوساغی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ کاتێک ئێران ناڕوخێت بۆ لەبەرەوەی ئەمریکا دوورە چکە یەکێک لەو مەترسیانەشی کە ئەمڕۆ لە بیرمان نەچێ ئەوەیە کە ئەمریکیەکان بۆ زۆر هاواری ئەوە ئەکا کە ناتۆ هاوکاری بن چکە وڵاتانی ناتۆ دراوسەی ئێرانن نەک ئەمریکا چکە هیچ کاتێ ئیسرائیل ناتوانێت هەنگاوی سەربازی بنێ بەڵکو ئەمریکاش خۆشی ناتوانێت چکە ئەمریکاش زۆر دوورە و ئەگەر بێت و ناتۆ هاوکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبن. باش ماوسە کامران چارەنووسی ئیسرائیل لە ناوچەکەدا چۆن دەبینن لە کاتێکدا لە باکووریەوە لەگەڵ سووریا دوێنێ شەو گروپێک لە پارێزگای دەرئا شەڕیان دژی ئیسرائیل ڕاگەیاندووە لە باکووری خۆراوەوە لەگەڵ لوبنان لە شەڕدایە لە باشوورەوە لە غەزە زانیمان کە لە خۆراوەی ئیسرائیل چی کرد لەولاوە لەگەڵ یەمەن لەگەڵ حوسیەکان لە جەنگدایە و جەنگی سەرەکیشی لەگەڵ ئێران بەتەکید هەندێک وڵاتی دەوروبەریشی کە تاوەکو ئێستا هیچ هەڵوێستیان نەبووە لە ترسی ئیسرائیل بووە گەرنا هەمویان لە ناخیاندا پەنگیان خواردوتەوە داهاتووی دەوڵەتێکی وەکو ئیسرائیل لە ناوچەکەدا چۆن دەبینن کە لە هەر پێنجلاوە لە هەر چوارلایەوە هیچیان حەزیان پێی نایەوە بە دۆستی خوانی نازانن و لە جەنگدا لەگەڵیان ئەوەی کە دەخوێنرێتەوە وڵاتی ئیسرائیل ئێستا لە قۆناغی خۆپارێزیایە لە قۆناغی خۆپارێزیە هەر وڵاتێک کەوتە قۆناغی خۆپارێزی ئایندەی ناڕوونە لە ناوچەکەیە چکە لە بیرمان نەچێت لە ڕابردووە هەر وڵاتێکی گەورە هەر دەوڵەتێک هەر ئیمپراتۆرێتێک لە قۆناغی خۆپارێزی زۆر بەرگەی نەگرتووە یعنی ئەوە لە مێژووە چەسپاوە ئەوانەی کە شارەزایی مێژویان هەیە بۆیە ئێستا وڵاتی وەکو ئەمریکا بە بەردەوامی هێرشەکە وڵاتی وەکو ئێران ئێوە لە ناوچەکە ڕۆڵی هەبێ بۆیە ئیسرائیل سەیریکە ئیسرائیل نەیتوانێت سەرکەوتنێکی حەقیقی ناڵێن وێرانکاری نەیتوانێت سەرکەوتنێکی حەقیقی بەسەر حەماس بەدەستبێنە نەیتوانێت سەرکەوتنێکی حەقیقی بەدەست حیزبوڵا بەدەستبێنە نەیتوانێت سەرکەوتنێکی حەقیقی بەسەر حوسیەکان بەدەستبێنە بۆیە ئەمریکا ئیسرائیل ناڵێن ئەڕوخێ بەڵام ئیسرائیل هەتا ئیسرائیل لەم سنوورابێ ناتوانێت وڵاتێکی سەقامگیر بێ و هەموو کاتێک شەعبەکەی گەلەکەی لە نائومێدیە ئاژین و لە ئارامی ئاژین و هیچ کاتێک ئیسرائیل نابینینەوە بەبێ شەڕ تا ئەو کاتێک کە ئیسرائیل لە ئایندەیەکی دوورمەودایە کە ئەوەش وعدێکی خوای گەورەی ئینشاءڵڵا ئیسرائیل کۆتایی دێ بەڵام ئەمە بابەتێکی کاتی نییە بەڵام ئەوەی کە دەخوێنرێتەوە ئیسرائیل هیچ کاتێک لە ئارامیە نابێ بەردەوام لە نائارامیە بۆیە ئێستا ئیسرائیل ئەو استراتیجێتە ئەگرێتە بەر استراتیجی هێرشکردن استراتیجی هێرشکردن بۆ استراتیجی هێرشکردن عادەت سروشتی وایە کە وڵاتانی دەوروبەری زیاتر حەزەری لێکەن و زیاتر ئەوان ئەچنە قۆناغی خۆپارێزی بۆیە ئەوەی کە ئەیبینین بەڕاستی شەڕی ئەمریکا ئێران ئیسرائیلی خستەوە قۆناغی خۆپارێزی چکە لە ڕابردووی ئیسرائیل لە فراوانیا بوو حیزبوڵا سەرۆکانی حیزبوڵایە کوشت با بڵێن حوسیەکان کەمە بێدەنگ بووبوون بەڵام ئێستا حیزبوڵا زیندوو بۆتەوە حوسیەکانیش بە هەمان شێوە زیندوو بوونەتەوە من وای ئەبینم ئێستا ئیسرائیل کەوتوتە وڵاتێکی خۆپارێزی کە ئێستا ئەوەی کە ئەیبینین بەڕاستی ئیسرائیل ئەوەی کە شانازی پێوە کرد کە
ئەتوانێت نەهێڵە هیچ ساڕوخی ئێران بگاتێ بەڵکو ساڕوخی حوسیەکانی پێگا ساڕوخی حیزبوڵای پێگا هەتا لە ڕابردوو ساڕوخی لە حەماسیشی پێگەشتووە من وای نابینم کە ئیسرائیل بتوانێت ئەو ئامانجەی کە پێی وایە لە فراتەوە بۆ نیل بتوانێت ئەو ئامانجەی بەدەستبێنێ من وای ئەبینم ئیسرائیل ئەو ئامانجە استراتیجیانەی کە دایناوە زۆر زەحمەتە و دوای خستووە و ساڵانێکی زۆر دوای خستووە و ناتوانێت سەرپەی خۆی بکەوێتەوە بۆ ئەوەی کە بیر لە ئامانجە استراتیجیەکانی بکاتەوە ئەمەش بەوەی کە هەندێک لە هاوپەیمانانی ئیسرائیل و ئەمریکا لەم جەنگەیە نەهاتن بەهانای ئیسرائیل و ئەمریکیەکانەوە و ئەمە ئیسرائیلی تقریبەن ئەتوانم بڵم بێ ئومێد کردو لەوەی کە بتوانێت ئاراستێکی سیاسی جیهانی بۆ خۆی دروستکە بەوەی کە هەنگاوەکانی هەنگاوێکی فراوانخوازی بێ ئەوەی کە خۆی پێوایە ئەرزی کەمە و پێویستی بەوەیە کە ئەرزی زۆری هەبێ. زۆر بەڕێز ماوەسا کامەران فەتاح چاودێری سیاسی لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە لەگەڵم بووی سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان تام کاتە لەگەڵ ئێمەمانەوە. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بەم ڕووماڵ و گفتوگۆیی دەربارەی دەرەنجامەکانی قسەکانی دۆناڵد ترامپ و ئایندەی شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. تا بای گەیشتنەوە لە دیدار و لا گفتوگۆشی دیکە و ڕووماڵێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.